یاسای تاپۆکردنی و خانوانەی کە لە سنووری شارەوانیەکان زیادەڕۆیان لەسرە لە ساڵی 2019 یەکەم جار لە پەرلەمان دەرچوو، بەڵام لە بەرۆی لەگەڵ بارودۆخی خێستای کوردستانە دەگونجا. پەرلەمان ساڵی 2020 هەمواری کردەوە بۆ یەکەم جار و جارێکی دیکەش ئەمڕۆ بۆ دووەم جارم یاسای هەموار کردەوە. بێگومانەمە لە بەرژەوەندی هاوڵاتیانە وردەکاری زیاتری لە میوانەکەمان وەردەگرین. بەڕێز زێدان برادۆستی ئەنجامی لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر زێدان زۆر بەخێر بێ. دکتۆر بخێراتی شەف باش دەستپێکێ بزان بین گرنگیاوی یاسایی هەموارکردنەوەی یاسایی دچدایە بۆچی جارێکادی هەموار دەکەن سەدەم چییە؟ بەڵێ ئەم یاسایەت گرنگێکی زۆری هەیە بە تایبەت بۆ چینێکی هەژارنشین لە هەرێمی کوردستان کە ژمارەیان نزیک دەبێتەوە لە 400,000 ماڵ یاخود 400,000 خانەوەدا لەم یاسایە سوودمەند دەبوون. یەکەم جار ئێمە وەکو لیژنەی شارەوانی و بە تایبەتیش بیرۆکەی پێشکەشنی ئەم یاسا لەلایەن فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانەوە بوو، دواتر سەرجەم فراکسیۆنەکان بێکەوە هەماهەنگ بوون و پشتگیری ئەم یاسایان کرد. لە ساڵی 2019 بە یاسای ژمارە 3 لە هەرێمی کوردستان دەرکرا، بەڵام بەداخەوە دوای چەند مانگێکی کەم پەتای کۆڕۆنا و لە ڕاوەستانی بەشێکی زۆری فەرمانگەکانی حکوومەتی هەرێم بۆ هۆکارێک کە ماوەی یاسایی کە ماوەی ساڵێکدانرا بوو بۆ تۆمارکردن لەلایەن خەڵکەوە و تەمەنی یاساکەش تەنها 3 ساڵ بوو، بووە گرفتێکی سەرەکی لە بەردەم ئەم یاسایە. دواتر بۆ هەمواری یەکەم لە ساڵی 2021 لەلایەن لیژنەی شارەوانی بە هەماهەنگی وەزارەتی شارەوانیش یاساکە هەموار کرایەوە و چەندین خاڵی باشی تێدا هەموار بوو. بەڵام ئەوەی کە زیاتر گرفتی لە بەردەم خەڵکدا دروست کرد کە وەکو لیژنەی شارەوانی پارساڵ ئێمە سەردانی سەرجەم قەزا و شارەکانی هەرێمی کوردستانمان کرد و لەگەڵ هەموو بەڕێوەبەرەکانی شارەوانی لە ناحیەکان و قەزاکان و سنتەری شارەکان کۆبووینەوە کە بۆ یەکەمین جارە لیژنەیەکی پەرلەمانی بەو شێوە فراوانە لە زاخۆ تا کەلار لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکانی سنووری خۆی کۆ ببێتەوە سەرجەم خاڵەکانی ئەم یاسای تۆمار کرد کە چی پێویستە بۆی لە بەرژەوەندی خەڵکدا تۆمار بکرێ. لە دەرئەنجامدا ئێمە ئەم یاسامان پێشنیار کردەوە بۆی هەمواری دووەمی بۆ بکرێت کە سێ خاڵی ئەساسی و گرنگ لە خۆی دەگرێت. باشە، گۆڕانکاری گرنگەکان ئەو هەموارەی کە جاری دووەم کراوە ئەم سێ خاڵانەش ئەوەن کە یەکەمیان تا چەندە لە بەرژەوەندی هاوڵاتیانە و خاڵە گرنگانە؟ بەڵێ بەڵێ لە گرنگترین ئەو خاڵانەی کە ئێمە لە دەرەنجامی سەردانەکانماندا هەستمان پێکرد، یەکەمیان ئەو بوو خەڵکێکی کەم ڕووی لە هەمواری یەکەمی ئەم یاسایە کرد کە ئەمەش هۆکارەکانی ئەوە بوو کە ئەو سێ خاڵە ئەساسی ئێستا لە بەردەستماندایە هەمواری دەکەینەوە بۆی خەڵکێک بە شێوەیەکی فراوانتر کە پێشبینی دەکەین نزیکەی 180 خەڵکی کە ئەوانە زێدەڕووکارن پێشوازی لەم یاسا و لەم هەموارە بکەن. یەکەمیان ئەوەیە کە ماوەی یاساییەکە بۆ ساڵێکی تەمەەن درێژ بکەینەوە. تۆمارکردن واتە کەسی زێدەڕووکار دەتوانێت لە ماوەی ساڵێکدا لە دەرچوونی ئەم یاسایە داواکاری پێشکەش بە یەکە کارجێرەکانی خۆی بکە لە سنووری جوگرافیەکەیدا. و خاڵی دووهەم هەر کەسێک کە زێدەڕووکارە لەبەر ئەوەی خۆی دێپارە بە حکوومەت دەدا بۆ ڕێژەیە کە لە یاسایەکە دیاری کراوە بە سوودمەند نەبوو هەژمار دەکرێت کە ئەمەش خاڵێکی گرنگ بوو گرفت بوو لە بەردەم هاوڵاتیاندا. و لە هەمان کاتدا لە مادەی 3 و 4 یاسای هەمواری یەکەمی ساڵی 2021 ئێمە ڕێژەی نرخەکانمان دیاری کردبوو کە نرخەکان ئەگەر شارەوانی جیاکردنەوە واتە نەخشە و پلانی هەبوو بێ لەم شوێنە 125 نرخی ڕاستەقینەی زەویدا دەندرێ. ئەمڕۆ پێشنیارمان کرد کە وەکو لیژنەی شارەوانی بکرێتە 115 و ئەو زەویانەی کە جیاکردنەوەشیان بۆ نەکراوە نرخ لە 103 زیاتر نەبێت بۆ هەموو هەرێمی کوردستان کە ئەمەش خاڵێکی یەکجار گرنگە کە هاوڵاتیان دەتوانن لە دوای دەرچوونی ئەم یاسا پێشوازیێکی گەرمی لێ بکەن. زۆر باشە دکتۆر، وەکەتە گوت و ئەف یاسایەکە گرنگە یاساکە دبەرژەوەندیە هەژار و فەقیر و نەدار و دەستکورداندایە لە هەرێما کوردستانێ. لێ پرسیار ئەوەیە لە گۆڕی دووفچوونەکە کوردستان 24 نزیکی 350,000 خانیên zêdegavî li Herêma Kurdistanê hene. Ev yasa dibîte sedemek ji bo vê çendê ku ji vir şonda ji vêr hêve yanî yasa ew bijin zêdegavî nemînin li Herêma Kurdistanê xelek xaniyên zêdegavî durust neketin.
بێگومان ئەم یاسایە لە یەکەمینی وتەکانت ئەوەیە کە ژمارەیەکی زۆر ئێمە وەکو ئاماژەم پێکرد هیوادارین سەروی سەڵتانەوەتی خەڵک بەهۆی ئاسانکاری لەو سێ خاڵە ئەساسی باسمان کرد بەشداری تێدا بکەن و پێشوازی لەم یاسا بکەن بۆی بارگرانیان لەسەر دروست نەبێەوە خانوەکانیان تاپۆ بکەن بەو پێ و نرخانەی کە ئێمە دیاریمان کردووە و دەبێتە هۆکارێکیش کە بەشێکی زۆری ئەو شوێنانەی لەگەڵ شارەوانەکان هەماهنگ بکرێت لەمە دووە کاتێک گەڕکێکی نوێ یاخود شوێنێکی نوێ ئاوەدان دەکرێتەوە دەبێت بە پێی ماستەر پلان و بە پێی بەرنامەی کاری شارەوانیەکان بێت بۆی کاری زێدەڕۆی بەسەردا نەکرێت و دیزایانی شارەکانیش دوان بکرێت چکە لەم یاسادا بە تایبەت دەرچوونی یاساکە لە 2019 پێویستە وەزارەتی شارەوانی و سەرجەم شارەوانیەکانیش لە ماوەی 2 ساڵی کارکردنی ئەم یاسایەدا ماستەر پلانی سەرجەم شوێنەکانیان دابنێن و دروست بکەن و بە شێوەیەکی مۆدرنانە کاری لەسەر بکەن چونکە داهاتی ئەم یاسایە لە 170 بۆ سنووری وەزارەتی شارەوانی و شارەوانیەکان دەبێت. دکتۆر زێدان برادوستی ئەندامی لیژنەیە شارەوانی لە پەرلەمانتووا کوردستان گەلێکی سوپاس دکتۆر کۆتت گەلمەوەی.